پرسی ڕادەستکردن و نەکردنی نەوت لەلایەن هەرێمەوە بە بەغدا بابەتی گەرمی نێوان پەرلەمانتەرانی گروپی 15 و حکوومەتی هەرێمە. یەکێک لە پەرلەمانتەرانی گروپی 15 دەڵێت هیچ ڕێگەچارەیەک نییە بۆ ناردنی پارە لەلایەن بەغداوە بۆ هەرێم جگە لە ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆی عراقی. ئەبێ هەرێم یەکلا بێتەوە کە نەوت تەسلیمەکە. ئەوەیشی کاڵن لەگەڵ لە یەکەم ڕۆژی ئقراری موازنەوە ئێمە نەوت تەسلیمەکەین جێگری سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد لەوە چی ئەوە داد نەدا چونکە موازنە لە یەکی یەک دەست پێەکە سەنەی مالیە بۆ 31/12 خوازیارم گوێ لە قسانم بێ دەبێت لە یەکێکەوە ئەبێ لە یەکی یەک نەوت تەسلیم کرێ چونکە موازنەی سەنەی مالی لە عێراقا لە یەکی یەک دەست پێکا لە 31/12 کۆتایی دێت بۆ حسن نییە لە ئێستادا نەوت تەسلیم کەن یا باز لە ئەقیامی نەوت دەکەن ئیتر ئەو مشکلەیە چۆن حەلەکەن مهم ئەوەیە هێزە عێراقیەکان قەناعەت پێ بکەن کە هەرێم فعلەن نەوت تەسلیمەکە. ئەحمەد حاجی ڕەشید پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە بەرنامەی ئەمڕۆی پێیاندا ڕاشی گەیاند بە سێ هۆکارگومان لە قسەی بەرپرسانی هەرێم هەیە کە دەڵێن نەوت ڕادەست دەکەن. بەڕەسمی فعلەن ملزەم بێت چونکە ئێستا ئەڵێن کە ئێمە ملزەمە بین بەناردنی متمانەت هەیە خۆت من متمانم نییە لەبەر کۆمەڵک ئەسبابی ینی ڕقم خوازیارم بۆم ڕوونکەن هەرێمی کوردستان ئەڵێ 430,000 بەرمیلم هەیە ڕۆژانە هەناردەیەک لەم 430,000 4,000 ئەدەم بە کۆمپانیاکان کەمتر لە 250,000 بەرمیل لەمێنێتەوە کاک حەشیمیشان بۆ هەناردەکردن 236,000 بەرمیل لەمێنێتەوە هێشتا 14,000 کەمەلەوە چۆن ئەیکاتە 250 ئەوەیە خاڵی دوو هەرێم 4 ملیار دۆلار قەرزی کردووە بە نەوت یعنی پارەکەی وەرگرتووە دوای نەوتیان باتی باش تا ئێستا ئەو بڕا تەواو نەبووە دانەوەی قەرزی نەوتی تەواو نەبووە لە بری ئەو 4 ملیار ئایا معالەجەم 4 ملیار دۆلارە چۆنەکە خاڵی سێهەم لەو تەجروبەی کە هەمانە لە 2015 حکوومەتی هەرێم باش ئیمزای کردووە نەگوعد ئیمزای کردووە کە نەوت تەسلیم کە مەسەن ئیتفاقەیەک بۆ لە 2015 تا ئێستا بەرمیلێکیان تەسلیم نەکردووە ئایا لە 2020 کا تەسلیم یەکەن من تا ئێستا ئەو متمانەیەم بۆ دروست نەبووە خوازیار من بە هەڵات چوو بووم حکوومەتی هەرێم نەوتەکەی تەسلیم کە بۆ ئەوەی خەڵک و جەماوەری کوردستانیش لەم دڵڕاوکێ نەزاوبرێکمان هەیە بەس ئەو پەرلەمانتارە ئاشکرای کرد کە بەنیازن بژاردەیەک لە پرۆژە یاسای بودجەی 2021 زیاد بکەن کە ئەگەر حکوومەتی هەرێم نەوتی ڕادەست نەکرد ئەوە حکوومەتی عێراق خۆی ڕاستەوخۆ موچەی فەرمانبەران دابەش بکات. لە هەر حاڵەتێک لەوانە نەبوو ئێمە بۆ احتیاط من خۆم ڕێیم وایە بۆ احتیاط باز لەوە بکەین بتوانین فەقەرەیەک داخل بکەین ئەگەر حکوومەتی هەرێم نەوتی ڕادەست نەکرد ئەکرێ خەڵکی کوردستان هەروە بمێنن موچە خۆرەکانی هەروە بمێنن ئەی چیە بڵێن چ بژاردەیەک من ڕێیم وایە فەقەرەیەک دابنین ئێمە وەکو گروپی 15 پشتگیری بکەین لە فەقەرەیەک کە ئەگەر حکوومەتی هەرێم التیزاماتی نەکرد حکوومەتی عێراق سەرپەرشتی دابەشکردنی موچەی فەرمانبەران بکە خۆی بە مباشر جا هەر پارێزگایەک ئامادەیە لەگەڵیا تا مامەڵە بکە. لە ساڵی 2014 وڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و موچەخۆران بە تایبەت بەدەست قەیرانێکی سەختی داراییەوە دەناڵێنن بەهۆیەوەی دەسەڵاتدارانی هەرێم نەنەوت ڕادەستی بەغدا دەکەن نەدەشتوانن موچەی موچەخۆران بەبێ لێبڕین و لە کاتی خۆیدا دابەش بکەن. ئێستاشدا وەکو پەرلەمانتارانی گروپی 15 باسی دەکەن نەرفەتێکی زێڕین لە پرۆژە یاسای بودجەی 2021 هاتوتە پێشەوە تا بەڕادەستکردنی نەوت هاوڵاتیانی هەرێم لەم نەبوونی و برسێتی و بێموچەیە ڕزگار بکرێن.